لە ناوەندی کەلتوری چۆمان لەگەڵ تیمێکی پزیشکی خۆبەخشانە هەستین بە ئەنجامدانی چالاکیەکەمان هێنا بۆ خزمەتی کۆچەریەکان ئەو کۆچەریانەی کە لە شوێنە دوورە دەستەکانن لە بنکە تەندروستیەکان دوورن لە شارەکان دوورن ڕێگاوبانیان خراپە کۆمەڵێک دا و دەرمانی پێویستمان لۆینان بە هاوکاری کۆمەڵێک پزیشک ڕێنماییمان کردن چالاکیەکەمان لە پێناوی ڕۆحی دکتۆرە نەمان بوو دکتۆرە نەمام غەفوری دکتۆرێک بوو بەشێکی زۆری ژیانی خۆی تەرخان کردبوو لە پێناو کاری خۆبەخشی لە پێناو خزمەتکردنی تەندروستی ئەوانەی کە پێویستن ئەوانەی کە خەڵکی بێلانن ئەوەی کە قوربانی جەنگن و لە بنکە تەندروستی و نەخۆشخانەکان دوورن چالاکیەکەمان پێشکەش بوو بە ڕۆحی دکتۆرە نەمام بۆ ئەوەی کە ڕۆحی دکتۆرە نەمان بە زیندوی بهێڵینەوە کارە خۆبەخشەکانی بە زیندوی بهێڵینەوە وهروەها ئێمە لە داهاتوش پلانمان هەیە کە ساڵانە یادی دکتۆرە نەمان بکەینەوە یادی دکتۆرە نەمان بەوە بکەینەوە کە چالاکی خۆبەخشی ئەنجام بدەین خزمەتی تەندروستی بگەینینە ئەو شوێنانەی کە پێویستیان پێەیە ئەگەر ئەو فریاگوزاریانە بیکەی لەوانەیە سوستانی دەرەجە سێ بیکێ دوو لەوانەی دوو بیکێ یەک لەوانەیەوە یەک تەنها سۆربوونەوەک بی ئەوەی ئێستا ڕسمی لە سینجیمە هەیە یەکێک لە دکتۆرە هەرە باش و شارەزایەکانی دڵی بووە ماوەی 7 ساڵ بوو لەو کەمپانە ئیشە کرد بە خۆبەخشی ئیشەکەشی ئەوە بوو هەر نەخۆشەکە باە پێویستی بە عملیاتی دڵی باە ئینازانم هەناوی باە شتێکی لەو بابەتانە کە پەیوەندی بە ناوەدا هەبووە ئەوە ئیشی لۆکردینەوە جا یا ئەوەتە لە خەستەخانەی خۆی عیلاجی لۆکردیان یەکێک لەو خەستخانان لە کوردستان ئیشی لۆکردینە